کۆلێژی ئاداب یاخود زانستە مرۆڤایەتیەکان بەشی مێژوو بە زانکۆڵاین پارالێل ئێواران کۆنمرەی چەندە؟ سڵاوتان لێبێ ئەزیزانم، من سروود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ پێشکەشکردنی زانیاریەکانمان لەبارەی بەشی مێژوو لە کۆلێژی ئاداب یاخود لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان. ئایا بە پارالێل بە ئێواران بە زانکۆڵاین چەندی وەرگرتووە و بۆ ئەوەی ئێوەش سودمەند بن لە کۆنمرەکان بتوانن وەکو بەرچاوڕوونیەک بەکاری بێنن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین درێژەی ڤیدیۆکەمان تەماشا بکەن بۆ ئەوەی هەموو بەشەکان و هەموو کۆنمرەکان بزانن بە هیوای سەرکەوتنتان. خۆشەویستانم، وەکو تێبینیەک حەزەکەم پێتان بڵێم کۆلێژی ئاداب یاخود کۆلێژی زمان زۆرجا ئەو پرسیارەمان لێکەن نابن بە مامۆستا. هەر کاتێک کۆلێژێک ناوی پەروەردە یا پەروەردەی بنەڕەتی هەڵگرتە بوو ئەو مامۆستان، بەڵام کۆلێژی ئاداب هەروەها کۆلێژی زمان ئەوانە نابن بە مامۆستا، وەکو تێبینیەک لە لای خۆتان هەڵیگرن. سوپاس بۆ لایک و کۆمێنتەکانتان. دەستان خۆش بێ، کەناڵەکەمان بۆ هاوڕێکانتان شێر بکەن با ئەوانش سوودی لێ ببینن. هەروەها ئێمە لە ئەنستاگرامیش بە هەمان ناوناونیشان لە خزمەتی ئێوەی خۆشەویستین. فۆڵۆمان بکەن، پرسیارەکانتان بنێرن تاوەکو بتوانین زیاتر خزمەتتان بکەین بە هیوای سەرکەوتنتان.